ئەوەی کە ڕازی دەسی بۆ بردووە لە بواری طبیە، یەکێک لە شتە زۆر گرنگەکان کە لەوە ئەچێ هەموو کەسێ دەرەقەتینەیە یاخود بەبیریانەیەت، ئەم پیاوە قسەی لەسەر سایکۆسۆماتی کردووە، کاریگەری نەخۆشی دەرونی لەسەر جەستەی ئینسان. کاتی خۆی هەروازانراوە هەموو نەخۆشیەکی جەستەیی هیچ پەیوەندیەکی بە ڕۆحەوە نییە، پەیوەندی بەلایانی دەرونی ئینسانەوە نییە. ئەم پیاوە کۆمەڵی نەخۆشی تەشخیص کردووە کە ئەمانە هەر هەمووی لە چیەوە کەوتونەتەوە؟ لە حاڵەتی دەرونیەکەەوە کەوتونەتەوە. بۆ نمونە ئەگەر ئینسانی حاڵەتی دەرونی تەواو نەبێت، تووشی چێ بێ؟ عادی تەڵبەکانی تۆ پێم بڵێن تووشی سترێس ئەڵسەرە بێ، بەسیترین شتیان تووشی ئەوە بێ کە پێوتێ ئەریتەبڵ باوڵ سندرۆم، تووشی قۆڵۆنە بێ، تووشی زەختە بێ، تووشی ئەمئایە بێ، تووشی CVA بێ. کەواتە حاڵەتە دەرونیەکان ئینسان تووشی هەموو جۆرە نەخۆشیەکەکەن بۆ معلوماتتان. ئینسان ئەگەر دەرونیان تەواو نەبوو، حتا لە شەکرەکەم بەرز بووە، زەختم بەرز بووە، تووشی هەموو دەرد و بەڵایەکە بێت، تەنها بە بۆنی ئەوەی کە قەلەقە نفسیان تەواو نییە. ئەم پیاوە هاتووە قسەی لەسەر ئەم بوارە کردووە کە بابەتێکی زۆر حەساسە بە تایبەتی بۆ کاتی خۆی.